بەردەوامی لەساژ گفتوگۆی بابەتی تەوەری سێم بە سوپاسەوە لەگەڵ میوانەکەم لە ستۆدیۆیە ئەکەم هەڵبەت دوێنێ پێشانگەیەکی جیاواز لە زانکۆی سلێمانی کرایەوە کە چەندین چالاکی لە پێشانگایەدا ئەنجام درراوە. وەگاماژەم پێیا بە سوپاسەوە بەڕێز دکتۆر باڤێ جەمیلم لەگەڵە ڕاگری کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکان. دکتۆر سڵاو لێ ببیانیت باش. سپاس کاتی خۆت بێمە بەخشی. سڵاو لە ئێوەش، سپاس بۆ ئێوە، سپاس بۆ ئەم دەرفەتە. زۆر سپاس. دکتۆر وەک لە سەرەتایە باسم کرد ئەم پێشانگایە کە کراوەتەوە جیاوازە. بۆ جیاوازە؟ بەڵێ. دیارە ئەو چالاکی دوێنێ کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکان لە زانکۆی سلەیمانی خۆی ئەبینیەوە لە 6 چالاکی جۆرا و جۆر. ئەوەی کە جیاوازە یاخود بۆچی بەلای ئێمەوە ئەو نەجێگەی خۆشحاڵی و گرنگە ئەوەیە کە بەڕاستی هەمووی کاری هەستی بەرپرسیارەتی چۆنەڵی مامۆستایان و فەرمانبەران و خوێندکاران بووە بە جۆرێک کە خۆیان هەستاون بەم کارە بیکەن. کاتەڵێ هەمویان بەشدار بوون لە پرۆسەکە؟ هەمووی بەشدار بووە. یعنی لە کۆلێژی زانستی مرۆڤایەتیە زۆر ڕوحێکی پێکەوەی هەیە بە جۆرێک کە هەمووی بەشدارە بێت لە چالاکیەکانە بە شێوازێک کە خۆیان ئەیانەوێ ئەم چالاکیانە بکەن. زۆر جار باسییان لەوە کردو بۆچی کۆلێژی زانستی مرۆڤایەتی بەو شێوازە ئەمنە چالاکی ئەکات. یعنی ئێمە خۆمان 8 بەشی بەیانیان و 4 بەشی ئێوارانین 12 بەشین. ئەم بەشانە یەک لە یەک چالاکترن، هەمووی بە بەرپرسیارەتی و هەستی دڵسۆزی خۆیان حەزەکەن ئەو بەرهەمە جوانانی کە هەیەە پێشکەشی بکەن. بۆ نمونە دوێنێ لە چالاکی یەکەممان کردنەوەی نافورەیەک بوو، نافورەی زانستمان ناونابوو لەلایەن مامۆستا ڕزگار کە خۆی دەرچووی بەشی شوێنەوارە، هەم بەکەلۆرۆسی و ماستەری لە بەشی شوێنەوار بووە. خۆی پێی خۆش بووە کە خزمەت بە کۆلێژەکە و بە زانکۆ بکە بە جۆرێک نافورەیەکی دروست کردووە کە تعبیر بێت لە مێژوو لە شوێنەواری گەلی کورد و کوردستان کە ئەمە چەند لایەنە، هەم لایەنێکی هونەری جوان ئەبەخشێ و لە هەمان کاتە هەچ خوێندکارێک کە لە بەشی شوێنەوار و بەشی مێژوو بەشەکانی تری کۆلێژەکەن کە ئەو نافورەیە ئەبینن ئەزانن کە میلەتی کورتکیەیە و بە چەند قۆناغا تێپەڕیوە ئەو میرنشینانە چی بوون، چونکە لە هەموو بەشێک و سوچێکی نافورەکەیە کە چەند کتێبێکە لە سەریەک تعبیرە لە ڕەمزێکی نەتەوەی کورد و ئەو میرنشینانەی لێک بە دوایەک و ئەو نەتەوانی کە بە دوایەکە هاتوون لە کوردستانە. دوجار چالاکیێکی ترمان هەبوو بە خۆشحاڵیەوە لەلایەن کاگڕۆزەوە پێشکەش کرا، ئەویش کردنەوەی هۆڵێکی کۆمپیوتەر بوو بە شێوازێکی مۆدێرن لە بەشی پەیوەندیگەشتیەکان کە ئەمەش جارێکی تر هەر هەنگاو و یاخود دڵسۆزی مامۆستاکانی بەشی پەیوەندیگەشتیەکان بوون کە وایان کردووە کە ئەو بابەتانەی پێویستە لە بەشەکە هەبێت و گرنگ بێ بۆ خوێندکارەکان ئەمان لە ڕێگەی کەسانێک کە هاوکاری پەروەردە و زانستن بتوانن هەنگاو بنێن و بەدەستی بهێنن بە شێوازێک ئێمە ئەزانین لە چۆنەڵی مەرحەلەیەکی زۆر قەیراناویین بۆیە ئەبێت ئاگامان لەوە بێ کە چۆن نەبین بە بارگرانیش و لە هەمان کاتە کار و چالاکیەکانی خوێندکاران جێبەجێ بکەین. بەس یەک حاڵی تر کە زۆر زۆر بەلامانەوە جێگەی خۆشحاڵی بوو بەشی ستودیۆی بۆی کە هەر 6 بەشەکە باس بکەم چکە هەمویان بەڕاستی گرنگ بوون بەلای ئێمەوە. بەشی ستودیۆی بەشی ڕاگەاندن بوو کە ساڵانێکی زۆرە مامۆستایانی ئەو بەشە پێوەی خەریکن. ئێستا ستودیۆیەکی زۆر جوانمان هەیە. ستودیۆ کاراسانی بۆ شتی ترەکە لە داهاتوە بە دڵنیایەوە ئێستا ستودیۆکەمان بەو شێوازەیە کە ئەتوانێت بەرهەمهێنەری چەندین بابەت و پرۆگرام و ژانری تەلەڤیزیۆنی بێت کە لە بەشی ڕاگەاندنەوە ئەتوانێت خەڵکی دەریشەوە بێت لەم ستودیۆیە کارەکانی جێبەجێ بکە. چوارەم چۆنەڵی کارمان یا بوو بە پێنجەم لە دوای ستودیۆکەمانەوە جیاوازە دکتۆر پێشانگەم ساڵ. بەڵێ زۆر جیاواز بوو چونکە ئەمەیان زۆر دڵمان پێخۆش بوو چونکە بەرهەمی کتێبی مامۆستا و فەرمانبەرەکانمان بوو کە چەندین ساڵە ماندوون پێوەی دوێنێ ئەو پێشەنگایشمان کردەوە کە پیشانماننا چەند بەرهەمی سەرکەوتوو زانستیمان هەیە کە ئەمانە هەمووی کتێبخانی کوردی دەوڵەمەنەکە، هەمووی سەرچاوی زانستی زۆر باشن. ئێمە فەرمانبەرێکمان هەیە کاک بەرزان کە فەرمانبەرە و خۆی نەیخوێنێتەوە بۆ ماستەر و دکتۆرا 30 کتێبی هەیە. یعنی 30 کتێب هەر خۆی کە نووسیوێتی و وەری گێڕاوە و چەندین چاپی لێ بەرهەمێنا. ئەمانە زۆر زۆر جێگەی خۆشحاڵی ئێمن کە ئەم کۆلێژە بەرهەمی زۆر زۆرە. ئاخر یاخود کۆتا چالاکیشمان ئەوە بوو کە مامۆستاکەیوان خۆی کاتێکە لە ڕووسیا خوێنوێتی لەلایەن ئەو ڕۆژنامەی قەفقاس کە باس لە کوردەکە هەمووی کۆ کردوێتەوە تەرجمەی کوردی کردووە دوجار کتێبێکی لێ بەرهەمهێناوە کە ئەمە مێژووی کوردمان لە دیدی ڕووسەکانەوە
پیشان ئەیا و ئەزانین کە چەندین مێژوو هەیە کە ئێمە نەمانزانیوە لەو ڕۆژنامە کە بڵاو کراوەوە لە دیدی و چۆنەڵی ڕۆژهەڵات ناسەکانەوە ئێمە ئێستا بۆ بە سەرچاوەیەکی بە پێز و ئەتوانین سەرچاوەیەکی گرنگ بێت. بەڵێ دکتۆر پێشانگاکە یەک ڕۆژ بوو؟ بەڵێ بەڵێ بە پێ قسەکانت بێ بەشەکانی تر کۆلێژەکانی تر بەشداریان نەکردو دکتۆر لەم پێشانگایە؟ بەشەکانی تریش بەشداریان کردووە. ئێمە کۆلێژەکەمان کۆلێژێکی گەورەیە بە چەندین شێوەی جۆرا و جۆر. ئێمە هەر لە ماوەی ئەم ساڵە 4 کۆنفرانسمان ئەنجام داوە، یعنی ئەمانە هەمووی کۆنفرانسی زانستی نێودەوڵەتی بوون و چۆنەڵیکردنەوەی زانکۆ بوو بەڕووی کۆمەڵگەیە. دەستمان بر بۆ کۆمەڵێک بابەت کە پێشتر دەستی بۆ نەبرابوو و ئێستاش 22 بەشی شوێنەوار کۆنفرانسێکمان هەیە لە شاری کفری، شاری وەزیران ئەنجامی ئەدەین کە تایبەتە بە شوێنەوارەکانی شاری کفری. بۆیە بەردەوام لە چالاکیای ناوەستین. دکتۆر ئەو کۆنفرانسە خۆتانێکیان بە هاوکاری زانکۆی گەرمیانە؟ بە هاوکاری زانکۆی پۆلیتەکنیکی گەرمیانە. بەڵێ دکتۆر با من شتێکم بەسراتیان نەپەڕە بێمەوە سەر ستۆدیۆکە ئەم ستۆدیۆیە جگە لە بەشەکەی خۆتان کۆلێژەکانی تر ئەتوان سوودی لێبینن. بۆ نمونە ئێمە کۆلێژی هونەرمانەیە کە بەشی فیلمسازیتیایە، ئەمە تا چەند ئەتوان ئەوانیش سوود لەم ستۆدیۆ ببینن کە وەک بەڕێستاوتن ستۆدیۆیەکی پرۆفشناڵ و هاوچەرخە؟ بەڵێ ئەتوانن سوودی لێبین. تەنانەت سەرۆکاتی زانکۆی سلەیمانی بە خۆشحاڵیەوە کە ئێستا بەڕاستی دکتۆر کۆسار لێرەوە من سواسی یەکەم کە بەردەوام پشتیوان و هاوکارە. ئێستا لە یوتیوبە بە تەواوەتی وێبسایتی زانکۆی سلەیمانی کارایە و ئەتوانێت ئەو چۆنەڵی چالاکیانە یاخود ئەو بۆدکاستانی کە هەیە لەوێ ئەتوان ئەوان تەسویر کرێ و مۆنتاژ کرێ و لە هەمان کاتا بەرهەمهێنەری بابەتەکانی لێ بەرهەم بێتەوە تا هەم ئەم سوودە بۆ هەموویەتی ئەوە نیە تەنها بۆ بەشی ڕاگەاندن بێ، بەڵام ئەتوانرێت سوود لە خیبرەی مامۆستایان و خوێندکارانی بەشەکە ببینرێت. بەڵێ ئەی هۆڵی کۆمپیوتەرەکە ئەم تا چەند ئەرچی سەرشانی خوێندکاران یاخود ئەوانی کە سەرقاڵی توێژینەوەی زانستین کەمەکاتەوە؟ بەڵێ خۆی ئەو هۆڵی کۆمپیوتەرە ئێمە لە بەشی پەیوەندیگەشتەکانە لەبەری ئەوان زۆر پەیوەندیان بە دیزاین و بە ئەو کارانەوە هەیە کە زیاتر میدیاییشە، یعنی پەیوەندیگەشتەکان زۆر فراوانە. بۆیە ئەو چالاکیانی کە هەیەە پێویستیان بەوەیە کە بەرنامەداڕێژی بۆ بکەن کە کۆمپیوتەر بەشێکی ئەساسیە لەوانەکانیانە. بۆیە ئەمان زۆر کار ئاسانێکی گەوریان بۆکە و ئەتوانن زۆر بەرەو پێشەوە بچن. پێشتر زۆر جار ئێمە بە زەڕی پێمانوتون، بەڵام کۆمپیوتەرەکانی خۆمان تا حدێک فریان نەکەوتووە، بەڵام ئێستا بە خۆشحاڵیەوە ئەتوانێت ئەمە هەنگاوێکی زۆر باش بێ بۆ بەرەو پێشچوونیان لە داهاتوە و بەشەکانی تریش ئەتوان بە هەمان شێوە سوودی لێ ببینن. بەڵێ دکتۆر من دو پرسیارە لێکم هەر سەبارەت بە پێشانگاکە چەند کتێب خرانە ڕوو یان زیاتر فۆکەس خرا بۆ سەر چ بوارێک؟ بەڵێ زانستی ئەدەبی؟ بەڵێ ئێمە ئەو کتێبانی کە هەیە لە زانستی مرۆڤایەتیە زیاتر ئەو کتێبانن کە تایبەتن بە بەشی مێژوو، بە بەشی شوێنەوە ڕاگەاندن، پەیوەندیگەشتیەکان، فەلسەفە و توێژینەوە کولتورەکان، لە هەمان کاتا کۆمەڵناسی و کاری کۆمەڵایەتی و پەیوەندیگەشتیەکان، واتە ئەو پەیوەندی بۆ بەشانی خۆمانەوە هەیە زیاتر. بۆیە زیاتر ئەو بوارانە ئەگرێتەوانە و ئێمە زیاتر فۆکەسمان خست بۆ سەر ئەو کتێبانی کە لەلایەن مامۆستا و فەرمانبەرانی کۆلێژەکەەوە نووسراوە. بۆیە وە زیاتر ئەو کتێبانن کە منهەجین کە سوودێکی زۆری هەیە بۆ خوێندکاران و لە هەمان کاتیشا زۆرێکیان نامە و چۆنڵی نامە و تێزی دکتۆرایی ماستەر و دکتۆراکانی مامۆستاکانن. بۆیە ئەمانە هەمووی پێکەوە بەرهەمێکی جوانیان لێ هاتۆتە بەرهەم کە ئەمڕۆ بەڕاستی ئێمە شانازی ئەکەین پێوەی چونکە کتێبخانی کوردی زۆر پێویستی پێێتی. ئێمە ساڵانێکی زۆر وایە بە عەرەبی توێژینەوەمان بنووسایە، بەڵام ئەم ساڵانەی ئەخیر خۆشحاڵانە دەستکراوین بەوەی کە بە چ زمانێک ئینگلیزی، عەربی، کوردی توێژینۆ بنووسین. بۆیە ئێستا بەرهەمێکی زۆر باشی کوردیمان هەیە و توێژەرانش زۆر سوودی لێ بینن. بەڵێ جا دکتۆر من پاشگەز بوومەوە پرسیاریشکەم لا دروست بە، بەڵام ئەگەر زۆر بە کورتی وەڵام بیتەوە لە بەرەوەی کاتم نەماوە. کردنەوەی ئەم جۆرە پێشانگایانە تا چەند ڕکابەری لە ڕووی زانستی و ئەکادیمی لە نێوان زانکۆکانی هەرێمی کوردستان یاخود سلێمانی دروست دەکات؟ بەڵێ دیارە زانکۆ چۆنەڵی میمبەرێکە بۆ معریفە، بەتەکید زانکۆ میمبەرێکی گرنگە بۆ معریفە، بۆ بڵاوکردنەوەی معریفە لە ناو هەم تاکو لەسەر ئاستی کۆمەڵگەش و بە دڵنیایی بۆ خوێندکار زۆر گرنگترە، چونکە خوێندکار لەوەتی ئەگات کە تەنها
ئەرکی ئەوە نیە لە چواردیوارێکە تەنها بابەتە تیۆریەکان بخوێنێ بەڵکو ئەم بەرهەمانە کە ئەبینێتەوە ئەو بەرچاوڕوونترە بێ ئەزانێت کە ئەوە تا هەم ئەرکی بەرپرسیارەتی لەلا دروست ئەبێت کە ئەوە تا چاو لەو کەساناکەن چەند بەدڵسۆزیەوە خزمەتەکەن و هەم ئەشزانن کە لە چ بوارێکە ئەوان بتوانن خزمەت بکەن لە داهاتوە ئەو بابەتانی کە ئەیخوێنن دوجار چۆن ئەیکەن بە فعل و چۆن ئەیکەن بە چۆنەڵی ڕکابەری کە دوجار خۆیانی پێ بناسیێنن و بتوانن پەخشی ئەو دڵسۆزیان بکەن و ئەو زانستی کە فێر بوون هەم بۆ خزمەتی خۆیان و بۆ کۆلێجەکە و بۆ زانکۆ و دوجارش بۆ کۆمەڵگا. بەڵێ ئێمەش بە هیوای دکتۆر بافێ جەمیل ڕاگری کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکان لە زانکۆی سلێمانی سوپاس ڕاستەخۆ لە ستۆ لەگەڵ مابوون سەرکەوتوو بن. زۆر سپاس بۆ بەڕێز.